بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەکەینەوە. پەرلەمانی کوردستان بە کۆی دەنجی پەرلەمانتارانی پارتی و یەکێتی و گۆڕان یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەموار کردەوە بە شێوەیەک تا هەڵبژاردننی داهاتوو ئەنجومەنی پارێزگاکان دەتوانن لە پیادەکردنی ئەرکەکانیان بەردەوام بن. هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەنیان لە نێو ئەندامانی ئەنجومەن دەبێ و بە مەبەستی فەراهەمکردن و گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر. هەریەکە لە فراکسیۆنی کۆمەڵ و یەگرتوونەوەی نوێ دەنجیان بە پێشنیازی یاساکە نەدا و ڕەخنەیان لە شێوازی هەموارکردنەوەی یاساکە گرت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش ڕای دەگەینێت هیچ دامەزراوەیەک مافی دواخستنی هەڵبژاردننی نییە چونکە ئەوە مافی خەڵکە. دەشڵێت دواخستنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بووەتە پیشەیەکی هەمیشەیی. پێچەوانەی پرەنسیپی ئەوەیە کە خەڵک نوێنەران و خەڵکی خۆی هەڵدەبژێرێ بەڵکو دێی لەو ئەنجومەنی پارێزگایەدا کەسێکی دێنی بە زۆرینەیە کە زۆر جار لەم هەرێمی کوردستانە بە تەزویر بە ساختەکاری پێکێنراوە بەسەریدا فەرز دەکەیت. ئەگەر حزب خەڵکی بەتوانای هەیە خەڵکی بەهێزی هەیە خەڵکی شایستەی هەیە دەتوانێت بربژێری بکات بۆ ئەنجومەنی پارێزگا و ئەو کاتێک کە زۆرینەی هێنا یا لەگەڵ لیستێکی کە ئیتیفاقی کرد دەتوانێت دەنگ بەو کەسە شایستە و بەهێزەی بداکە ئەو چاوی لێتی بێتە پارێزگار. ئەمە یەک ئێمە لەگەڵ ئەم بڕگەیەنە بووین وە دەنگیشمان پێ نەداوە. دووەم هێشتنەوەی ینی ئەنجومەنی پارێزگاکان ینی لە کارەکانی خۆیاندا بەڕەهایی بەبێ دیاریکردنی وادەیەک بەڕاستی ئەوەش دیسانەکە پێشێلکردنی پرەنسیپێکی تری هەڵبژاردن و مافەکانی خەڵکە. هەڵبژاردن مافی خەڵکە پێم وایە نە پەرلەمان نە حکوومەت نە هیچ دامەزراوێکی تر ئەو مافەی نییە کە ئەو مافە لە خەڵک وەربگرێتەوە کە دیاریکردنی نوێنەرەکانیان لە کاتێکی دیاریکراوە بۆ کاتێکی تر. بەڵێ ئێستا زیاتر نزیکەی ساڵێکە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواکەوتووە بەڵام لە هەمان کاتدا ئەمە نابێت بەڕاستی بەبێ دیاریکردنی وادەیەک بێت. ئێمە دژی ئەوەین کە کەسێک لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگا کە شەرعێتی هەڵبژێراوی نەبێت بهێنرێ بگرێ بە پارێزگاری هەر شارێک لە شارەکان. ئەمە وا ئەکات کە ئەرزش بۆ دەنگی خەڵکو و ڕەئی خەڵکو و هەڵبژاردنەکان نەمێنێت لەلایەن فراکسیۆنەکانی دەسەڵات و هەندێک لە فراکسیۆنەکانی ترەوە دەنگ درا بەوەی کە کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری نەکرێ. بە گوێرەی هەمواری پێشنیارکراوە بۆ یاسای ئەنجومەنی پارێزگاکان کە پەرلەمانی کوردستان پەسەندی کرد هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەن یان لە نێوانیاندا بە زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێت لە ماوەیەکدا کە لە 30 ڕۆژ لە ڕۆژی یەکەمین دانیشتنیان تێپەڕ نەکات و تا هەڵبژاردنێکی تریش ئەنجومەنی پارێزگاکان لە کارکردن بەردەوام دەبن بەڵام هیچ وادەیەک بۆ هەڵبژاردننی داهاتوو دەستنیشان نەکرا. کۆی یاساکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. پەرلەمانتارێکی پارتی دموکراتی کوردستانیش دەڵێت دەستنیشانکردنی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پەیوەستە بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان هەر کاتێک ئەوان گەیشتنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاتێکی دیاریکراو ئینجا هەڵبژاردن ئەنجام دەدرێت. لە ئێستادا ئێمە پێمان وایە مستەحیل و ناممکینە بتوانین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەبەر ئەو بارود و خۆزەرفە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا گوزارێت بیکەین. بۆیە تاکە مەخرەجی قانونی تاکە دەرچەی قانونی پێمان وابوو کە بەدیل بێت بۆ هەڵبژاردن ئەوەیە کە تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانمان درێژ کردەوە بە یاسا کە یاساکەیان یاسای ژمارە 3 ساڵی 2009مان هەموار کردەوە بەوەی کە ئەوانە بەردەوام بن لە ممارەسەکردنی ئەرک و دەسەڵاتەکانیان تا هەڵبژاردنێکی دیکەی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام دەدرێت. ماوەی نزیکەی 1 ساڵە وادەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان تەواو بووە و ناتوانن پیادەی ئەرکەکانیان بکەن بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش وادەی یاسایی هەر خولێکی ئەنجومەنی پارێزگاکان 4 ساڵە دوای ئەمە دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەمەش لە کاتێکدایە پەرلەمان ئەو یاسایی هەموار کردەوە بەڵام ئەم جارەش هیچ وادەیەکی بۆ هەڵبژاردن دیاری نەکردو بە چارە نووسێکی نادیاری ڕاستپارت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.